هەر کە یادی 11 سپتەمبەر دێت کە سوکاری قوربانیەکان ئەو ڕۆژە مەرگە ساتەیان دێتەوە یاد کە نەک خەڵکی سیڤیل لە ئەمریکا قوربانیە گەورەکە بوون لە وڵاتانە سوپاکەیان ڕووی تێکرد خەڵکی سیڤیل قوربانیە بێگوناهەکە بوون. مامۆسای زانکۆ و شارزای بواری سیاسی و مێژوو لە زانکۆی جیمس مادیسن پێی وایە دوای تێپەڕینی 21 ساڵ بەسەر 11 سپتەمبەردا یەکەم جارە ئەو یادە لە چاو ساڵان جیاوازترە بێت بە هۆکاری زۆر لەوانەش گەڕانەوەی زۆری سوپای ئەمریکا بۆ نیشتیمان. This year, I think the anniversary prompts a different kind of set of questions. ئەم ساڵ یادکردنەوەکە جۆرێک لە پرسیاری هێناوەتە ئاراوە لەوەی ئەو شەڕی ئەفغانستان لەبەر چی بوو مەبەست و دەرەنجامەکانی چی بوون هەروە ڕنگدانەوەی دەبێت بۆ فێربوون لەوانەیە دووبارە بیر لە هەندێک لە پرۆسی بڕیاردام بکەینەوە لە جێبەجێکردنی پلانەکاندا و لایەن و بواری تر لە جەنگێکدا کە تیایدا سەرکەوتوو نەبووین. Decision-making processes. لە دوای ڕووداوی 11 سپتەمبەر شەڕی دژی تیرۆر هاوپەیمانان بە سەرکردایەتی ئەمریکا ڕوبەڕووی وەستانەوە بەڵام بە پاشەکشی ئەمریکا لە ئەفغانستان و گەڕانەوەی تالیبان بۆ سەر دەسەڵات و مانەوەی ڕێکخراوی قاعیدەش ئایا شەڕی دژی تیرۆر کۆتایی هاتووە؟ لەوە تێگەشتون کە لە ڕاستیان ڕوبەڕووبوونەوەی تیرۆر ڕەنگە بەچەک ئاسان نەبێ ئەوەی کە پێویستی بە ڕێکاری دیبلۆماسی و بە ڕێکاری مەبدەئی هەبێ بۆ کارکردن لەسەر ئەم گروپانە بۆ بەکارهێنانی وڵاتەکانی خوان و هێزە ناوخۆیەکانی خوان بۆ ڕوبەڕووبوونەوەیان وەک لەوەی کە هێزی سەربازی خوان بێن. بعد الحرب العربية الثانية لما سقطت النازية دوای جەنگی جیهانی دووهەم کاتێک نازیەکان ڕوخان پلانێک هەبوو بە ناوی مارشال پلان بەڵام لە ئەفغانستان و عێراق پلانێکی تونند و تۆڵیان نەبوو تاوەکو وڵاتەکە دروست بکەنەوە و نمونەیەکی سەرکەوتوو بخەنە بەرچاو. زۆرێک لە خەڵکی ئەمریکا پشتیوانی ئەوە ئەکەن کە پێویست لە سیاسەتی ئەم وڵاتە زلهێزەی دنیا لەمەڕ شەڕی دژی تیرۆر بە شێوەیەکی دیکە بێت. ڕای هاوشەوەی مامۆسای زانکۆکەش زۆر بوون. لەو باوەڕەدا نیم کە زۆرێک لەو سیاسەتانەی دوای 11 سپتەمبەر کردیان شتێکی کردبێ یارمەتی دەربوو بێت لە هەمبەر زۆرێک لە کردەوە تیرۆریستیەکان لەو باوەڕەدام کە نیگەرانی بۆ زۆرێک لە خەڵک دروست کرد. لە دوای ڕووداوەکانی 11 سپتەمبەرەوە ئەسایشی زۆرمان بۆ دەستەبەرکراوە. پێویست ناکات بترسین و لە ترسا ژیان بکەین. هەموو ڕۆژێک بترسین لە کردەوەیەکی دیکە. باشە با خەڵک لەوە بگەن کە هێشتا شەڕی دژی تێرۆریزم کۆتایی نەهاتووە. دەخوازن بەرگریمان لێ بکەن لە هەر کردەوەیەک لەوێ ڕوویاندا. بەڵام سیاسەتەکانیشمان پەرچەکردداری خراپی هەبووە بۆ سەر خەڵکی دیکە و هەروەهاش ڕنگدانەوەی خراپی بە تایبەتی لە خۆرهەڵاتی ناوەڕاستا هەبووە. ڕەنگە کات پێمان بڵێت دەسەڵاتەکەی ئەفغانستان چۆن دەسەڵاتێکە بێت ڕوو دەکەنە وڵاتانی جیهان و پێکەوە ژیان یان دەستی بەڕێکخراوێکی وەک قاعیدەوە دەبێت کە لە زۆر شوێنی دنیا مایی ئاشوب بووە و سەردەمی داروخانی فکری ئەو ڕێکخراوەشە. یحیا بەرزنجی گەنجی ئەمریکا، ڤێرجینیا.